گرنگ و گەرمەکە ئەویش پرسی نەوت و چۆنیتی بەکارهێنانی نەوتی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گونجاو کە هەم سوودی هەبێت بۆ حکوومەت هەم سوودی هەبێت بۆ هاوڵاتیان و لە هەمووشی گرنگتر بۆ قەواری هەرێمی کوردستان. دیارە زۆرن ئەو کەسانی کە پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە بە شێوە گونجاوەکە نەوت بەکار بهێنێت چ بۆ دانیشتوان و چ بۆ قەواری هەرێمی کوردستان. هەرشن ئەوانەی کە دەڵێن استراتیژیتی حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژیتێکی گونجاوە چ لە ڕووی دیبلۆماسیەوە چ لە ڕووی کارکردن و استراتیژیتی گونجاو بۆ فرۆشتنی نەوت و گرێبەستانی لەگەڵ کۆمپانیەکان لە ناو هەرێمی کوردستاندا دەکرێت وە ئەو پەیوەندیە دیبلۆماسیانی کە لەگەڵ ناوەندا حکوومەت هەرێم کردوێتی. ئەمانە بابەت و پرسە گرنگەکانن کە ڕۆژانە گوێبیستی دەبین. لەسەر ئەم بابەتە و پرسی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەلی مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە هەولێر و میوانمانە گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جناب سەرنجت چیە لەسەر ئەم کێشانە کە لەسەر نەوت هەیە لە هەرێمی کوردستاندا بۆچی تا ئێستاش کێشەی نەوت و استراتیژیەتی کارکردن لە هەرێمی کوردستانە بوونی ماوە؟ پێشەشی سڵاو لە بەڕێستان و لە بینەر و بیسەرانی کورساتی بەڕێز بڵێ دیارە جەنابشتێکنەوەژی جوانە کرد لە سەد پێچی قسەکاندا بێگومان ئەوەی ئێستا هەیە لە مەلەفی نەوت لە کوردستان بەگشتینە حکومت بەخۆی نەیدارەکەی حکومت بەخۆی و نە پەرلەمان و نەسەرکردە کوردەکان تێدا ڕازینانە بڕۆی من وای دەبینم لە دایکبوونی مەلەفی نەوت دایکبوونیی سادە و ساکار نەبوو حکوم لە کاتێکدا بوو لە زۆر شێو لە شێوەکان حکومەت و سەرکردەکانی ئەو کاتێک لە حکومەتدا بوون و یانەوانی بڕیاردەرەکان بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناچاری ئەو بڕیارەیاندا کە نەوت بفرۆشرێ هیچ سیستەمێک نەبوو هیچ سیاسەتێک نەبوو هیچ پلانێکی پێشوەختە و هیچ استراتیژیتێک نەبوو تەنها ئەوە بوو نەوت بە هەرزان بە هەرزان فرۆش بکرێ و دەستکەوتێک بدرێ بۆ ئەوی ئەو موچانێکە لە حکومەتدا هەیە یانەوە خەرجیانێکە لە سەر ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە جێبەجێ بکرێ هەر بۆیە هەر شتێکەگەر سەرەتایەکەی بە پلان و بە داڕشتن و بە استراتیزیێتشی ڕوون و ئاشکرا دیار نەکرابێ کۆتاییەکەش بۆ شێوەی دەبی کە لە ئێستا دەرەنجامەکە شەرەوەی ئێستا دەبیتن کە چەندین گرفت و چەندین تێبینی و چەندین گلەیی و چەندین بۆچوون لەسەر هەموو بابەتەکە دروست دەبی و باز دەکرێت ئەزەر و باسکردنە چ لە مەحافلی دەوڵێوی لە وڵاتان لەو هەیە دیبلۆماسیانێکە لە هەرێمی کوردستاندا هەیە تێبینیان لەسەردا هەیە چ لە نێو حکوومەت و بینی نێوان وەزیرەکان هەبی چ لە پەرلەمان هەبی چ لە مەجلسی خەڵکەکان لە ناو شار و لە نێوان هاوڵەتیەکان کەواتە دەتوانین بڵێن فیلەکە پڕە لە گرجی و پڕە لە بۆچوون و وەرەتکردنەوەی لەلایەن خەڵکەکە دکتۆر دەزانین کە وڵاتانی ئەندام لە ئۆپیک لە ئۆپیک پلس یاخود هەر دەوڵەتێک کە خاوەنی سەرمایە سەرچاوەیەکی سروشتی بێت بەپێی ئەو ڕێککەوتن و بەپێی ئەندامبوونیان لە هەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی دابێت پێویستە بەپێی ئەو دەوڵەتانە ئەوانیش پشکی فرۆشیان چ لە بڕەکەی چ لە دیاریکردنی نرخەکەی بەشداری بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان دەزانین کە هەرێمێکین دەوڵەتێکی سربەخۆنین لە فرۆشتنی نەوت بە نرخێکی کەم ئەم نەوتە دەچێتە نێو بازارەکانی جیهانەوە. گونجاوترین ڕێگە بۆ هەرێمی کوردستان بۆ فرۆشتنی نەوت بۆ سوودمەندبوون لەم سەرچاوە سروشتیە کام ڕێگایە ئێستا بوون بە دوو بەشەوە بەشێک پێیان وایە حکوومەت بەسەر بەخۆم نەوتە بفرۆشێ بەشێکیش پێیان باشە کە بڕێتەوە بگەڕێنرێتەوە دەستی بەغدا و ناوەند ڕەنکە زیاتر هاوڵاتیان هەرێمی کوردستان لی سوودمەند بن. بێگومانە و دەرهێنانی نەوت زیانی لۆ کورد و کوردستان نەبووە بێگومانەوە ئێستێمە دەبینین ئەگەر نۆتمان لەژێر خاکدا نەهینابە لە زۆر بەرهەمەکان ئێستا زۆر لەوەی ئێستا گرانتر بوو وەک بنزین و گاز و مازۆت و نەوتی سپی کە ئێستاش احتیمال لەسەر خۆمان دەکەین ئەوە دەستکەوتێکی چاکە هەرچەندە نرخەکانی ئەگە بەرابەر بکەین بە حکوومەتی بەغدا دوو قادە بەڵام بێمنێت تێدا هەیە دەتانی بڵێن شتێکی چاکە بەڵام هیوادارم کار بکرێت بۆ نرخەکان دابەزێ و لە لای یەکەمەوە لە لای دومیەوە وەک دەنابەت باسی کردایە
لە چڕوەکەوە باشتر لە چڕوەکەەوە خراپە ئەوەیان چاکە بەڵام لە ڕوویەوەی کە هەناردە بکرێ ئەو کەمیەیە و 540,000 بەرمیلە من پێم وان نییە دەتانین بەشبەشی بکەین بەشێک حکوومەتی هەرێم خۆی بازاری بۆ بکە و بەشێکیش لەو 540,000 توانیوێتی حکوومەتی هەرێم بە بازارکردنەوەی گونجاو بکە بەڵێ دەیتانی بیکەی سەجەتانی بکە بەڵام ئەوکردن بۆی دەبی کە شەرعیەتەکی نێودەوڵەتی هەبی نەک هەرزان فرۆشی بکە ئێستا من پێم وایە گەل لە ڕێگای سۆمەوە بێ بەرمیلی نەوت ئێستا نزیکی $7.7 لە بۆ بەرمیلێکی ئەمە ئێستا وەک حکوومەت بخۆی بەحەز دەکە نزیکی $10مان بۆ دەگەڕێتەوە ئەو کاتە هیچ زەوی $50مان بۆ دەگەڕێتەوە کەواتە تۆ ئەگەر بتەوێت خزمەتی خەڵکە کێ بکەیت دەتان لە ڕێگەی سۆمەوە بکەی بەو ئیزراتێک کە سیادە و قەبارەی هەرێمی کوردستان تێدا بپارێزی چی تدایە تو لە ذاتی بیدەیە هەر کۆمپانێک لە کۆمپانیەکانی جیهانی نەوتت بفرۆشی تۆ نەوت خۆ دەدەی سۆمە بۆ دەفرۆشی ئەگە بۆ شێوازش سەیری بکەین شتێکی پێم وایە گۆڕانکاریی بەسەردەست لەگەڵ فرۆشتنی نەوت لە ڕێگەی بەندەری جیهانەوە فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە ئەگە لە ڕێگای حکوومەت بی وەک خۆی بەردەوام دەبیتن بەڵام حکوومەتی عراقی کۆنتترۆلی کڕین و فرۆشتنی نەوتەکە دەکە دەبی ئەو بژمەی پارەی کە بەدەست حکوومەتی هەرێم دەکەوی دەستە حیسابێکی مشتڕک لێوانە هەردوو لە ئاگدار دەبنە پارێ چۆن سەرف دەکرێت چۆن خەرج دەکرێت من پێم وایەوەش هیچ ئیسیهانە و ناکەم و کوڕێکی لە بە حکوومەتی هەرێم و هیچ ئەوچی سیادی تدانە تا ئێمە باوەڕمان بەوە هەبی تا ئێستا بەشێکین لە عێراق پێم وایە حەلەکی مامناوەندیە چارەسەرکی مامناوەندیە بۆ هەردوو لە هەم لە عێراقدا دەتانە بڵێن ئێمەش دەسەڵاتێکمان هەیە لە سەرنەوت کە وەک لە دەستوردا هاتی کە ئەوان باسیەکەن ئێمە دەتانێ بڵێن خۆمان دەیفرۆشین و بەڵام زۆر احتیادی با لە ژێر چاودێری کۆمپانیای سۆمە و بیکە کۆمپانیەکە لە هەموو جیهان ئاعترافی پێکرایە و چەندین هەژماری حسابی گەورەی جیهانی هەیە لە جیهاندا بۆ ئاڵگۆڕکردنی کڕێن و فرۆشتنی نەوت وەرگرتنی پارەکانی باشە دکتۆر زۆر باز لەو دەکرێت و گرێبەستانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی تایبەت لە هەرێمی کوردستان کە کاری دەرهێنانی نەوت دەکەن گرێبەستەکان و شیرینی گرێبەستەکان پێشەکی گرێبەستەکان زۆر زیاترە لەو داهاتەی کە لە فرۆشتنی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان دەستی دەکەوێت ئەم استراتیژیەتی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە وردەکاریەکەی چۆن شی دەکەنەوە بۆچی حکوومەت ئەگەر دروستە بۆچی بەم ڕێگا پرسینەوە دەفرۆشێ کاری لەگەڵدا دەکا نەخن جەنابەتم گۆرە لە بدایەتدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە چارەیەکی دیتۆ لە فرۆشتنی نەوت ئەویش دەزانی لە ڕووی ئەوەی لە ڕووی یاسایەوە باوەی بە ئەلان نەکرا لە هیچ دەستورێکدا حکوومەتی هەرێم بۆی هەیە نەوت بفرۆشی و بازار کە پارەکە بگرێت بەڵام نەژ نووسرای باسیش نەکرایە کە بۆی نییە کەواتە لە بۆی هەیە و بۆی نییە ئەو کۆمپانیانێک کە هاتینەش لەسەر شێوازە تەعاملیان لەگە حکوومەت هەرێم لە مەلەفی نەفتی کردیە کەواتە ڕێسکەکە بۆ مەترسیەکە بۆ لەسەر کڕین و فرۆشتن و دەرهێنانی نەوتی کوردستان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی حەزی دەکرد لەوەی باشتر بکات حەزی دەکرد باشتر دەستکەوتی هەبی بەڵام هەرەوەندەی پێ دەکرا لەبەرەوەی تۆ وەک هەرێمەکی هەرێمەک لە دەستوریەکەت بە علانیت ڕێی پێت بڕێت پێ نەدرا لە دەستورەکان ئەوەندە ئێدەری نەوتی عێراق بۆ هەموو عێراقیەکە کەواتە گەرە و نەوتی بۆ هەمووی عێراقیەکە من بەشێکم لە عێراق دەرێم ئەو بەشەی دەفرۆشم لە خۆم بەڵام لە دەستور نەیگوتێت تۆ پارەکەت بۆ خۆبی نمەی دەبەسڕە یان لە بەسڕاش کە نەفوت دەفرۆشێ لە حکوومەت ڕێگای پێ نەدرای نەوتی پارەکێکە لە نەبەسرا و لە کەرکک و لە زۆر شوێنی دیکەکەنەوە دەردەهێنێت دەفرۆشە لە عێراق پەشی کورد نەدا کەواتە لێرە شیکردنەوە یان شەڕحکردن و تەفسیرکردنی دەستور لە حکوومەت هەرێم ئەو کاتی کە 2014 هەرەوەندەی پێکرا هەرزان بازار لە بۆ نەوتەکەی بکە بەوەی ئەو کۆمپانیانە کە دێن ئەوان ژیان زانی لە ڕێزکەکدا دەژین و لە مەترسیان لە سەدا هەیە ڕۆژێک لە ڕۆژان کە حکوومەتی عێراق وەک ئێستا سەقام گیرێکی کەمی تێدا هەبیتن کاریگەری ڕێککەوتنە درێژخایەنەکان لەگەڵ وڵاتانی دیکە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستێک دەکات لەسەر پرسینەوت فرۆشتنینەوت ئەگەر ئەم گرێبەستانە
مەودایەک و ساڵانێکی درێژخایەنیان هەبێت کاریگەری چی دەکات لەسەر داهاتەکەی لەسەر بڕی فرۆشتنەکەی لەسەر حکوومەتی هەرێم بەگشتی لەسەر مەرجەکانیش ڕەنگەکان گۆڕانکاری پێم وایە کە دەرێت یەک لە سیستەمەکانی جیهانی کە دەرە ڕێککەوتنی درێژ خایەن دەبی پەرلەمانی ئەو وڵاتە یان هەر شتێکە بە پەرلەمان دەچێت هەزار هەرچ ناوەچی لێدەنی دەبی ئەو گرێبەستانەی لەو گرێبەستان ئاگدابی لەو گرێبەستانش واژووی هەبی لەو گرێبەستانش ڕێگای پێداوی بەڵام ئەو ئێستەمە دەبینێت لە کوردستان و گرێبەستانە کە باز دەکرێتن نەک پەرلەمان زۆر لە وەزیرەکان و زۆر لە چەند کەسێک لە لەس ئاگداری و فیلەکەینە من پێم وایە پەرلەمانی کوردستان دەتانی و ئەگەر هێز بداتە خۆی ئەگەر بیەوێ دەتانی ئەو وەک مەسلحەی گشتی وەک بەرژەوەندی گشتی دەتانی و گریوەستانی هەر هەمووی بێک دەست بڵندکردنی برادران و ئازامان لە پەرلەمان هەمووی هەلوەشێنتەوە بۆ شێوەی هەڵوەشێنتەوە ئەو ئاگادار نەبووە و لە کۆمپانیانش کە گرێبەستیان لەگە حکوومەتی هەرێمی کوردستان کردێ ئەوانش دەزانن ئێستاکە عێراق چۆن لە محکەمەی تحکیمی پاریس وەک بەرژەوەندی گشتی عێراق تانی ئەو کێسەی بباتەوە ئەمەشتان کێسەکەی بینەوە و پێم واشە تا ڕادێک ڕادەیان ملەتی کوردیش دەتانی خۆی لەو قەیرانە قورتار بکە و دەشتان لەگە کۆمپانیاکان بکەویتە دادگا و ینی شێوەک لە شێوەکان دەتانن دیسانەوە نەک هەرێمە زیان و پارە ببەخشین بۆ کۆمپانیانە بەکوم داوای پارەشان لێ بکەین کە بۆ شێوەی تعاملیان لەگە نەوتی کوردستان کرد. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد علی مامۆسای زانکۆ لە هەولێر میانی من بووی دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.